بینەران و خۆشەویستان ئازیزانی متابعی کەناڵی هیوا، ئەم کاتتان باش. من گۆنا سعید لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گفتوگۆیەکی تر لە کەناڵی هیواوە. پێشەوەی بچمە سەرتەوەری بەرنامەکان، پێم خۆشەکە لێرەوە هیوای سەلامەتی بۆ ئێوە و بۆ کەسوکار و هاوڕێیان و دۆستانتان بخوازم، بە تایبەت لە دەست بەتای کۆرۆنا کە ئێستا یەخەی بە جیهان و بە هەرێمی کوردستانیش گرتووە. هیوادارم هەموو لایە سەلامەت بن، خۆپارێزی بکەن و ئاگاتان لە خۆتان و لە دەوروبەرتان بێ. ئازیزان، ئەم ئێوارەیە دوو بابەتی زۆر گرنگمان هەڵبژاردووە بۆ ئەوەی تاوتویان بکەین، گفتوگویان لەسەر بکەین. هیوادارم کە ئێوەش حوسەڵە و تەحملتان هەبێ کە لەگەڵمان بن و بینەر بن. هەردوو بەشەکە دوو بەشی زۆر گرنگن. لە بەشی یەکەمە بە میوانداری خاتوونی بەڕێز ڕێواز ئەحمەدبانی خێڵانی کە بەخێراتنێکم لەلایەن ئێوە لەلایەن خۆمەوە سەبارەت بە پرسی بەشداری ژنان لە سیاسەتە قسە و باسەکەین. هەڵبەت لەمڕۆوە ئەچینە سەرتەوەرێکی جۆرا و جۆر و هەوڵەیەین ئەم بەشە لە ماوەی 45 دقەیە تەواو بکەین. داواتان لێ یەکەم کە بمێنەوە لەگەڵمانە بۆ بەشی دووەمی بەرنامەکان کە گفتوگۆیەکی ڕاستەوخۆم لەگەڵ بەهار شوکریە منزر ئەبێ سەبارەت بە کەمپەینی ناوی من ناوی دایکما کە ئەویش هەروەکو بابەتی یەکەم بەشی بەرنامە بابەتێکی زۆر گرنگە، بۆیە هیوادارم لەگەڵمان بن، هەوڵەیەین هەردوو بەشەکە لە ماوەی سەعات و نیوەکە تەواو بکەین و زۆر ماندووتان نەکەین زیاد لە حەد. ئازیزان، پێشەوەی دووبارە بچمە سەر بەشی یەکەم و تەوەری یەکەم، داواتان لێ یەکەم ئەگەر ئەتوانن تکایە لە لینکی کەناڵی هیوا لە یوتیوبەوە متابعی بەرنامەکە بکەن، دەست بنێن بە زەنگۆڵەکەیە، سەبسکرایب بکەن و شێری بکەن بۆ دۆستان و ئاشنایانتان. ئەگەر ناشتوانن ئەوە هەر ئێستا لە پیجی فەیسبووکی کەناڵی هیوا و هەروەها لە پیجی فەیسبووکی چەپی شەقام بەرنامەکە ڕاستەوخۆ پەخشە بێتەوە. لەگەڵمان بن. خاتو ڕێواز، دووبارە سڵاو لێبێ، سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی ئەمڕۆیە. زۆر سوپاس بۆ ئێوەش. هیوادارم کەناڵەکەتان بەردەوام بێ و بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە ئازادکردنی عەقڵی تاکی کورد و لە هەمان کاتە هوشیارەیەک دروست بکات کە کاریگەری هەبێ بۆ گۆڕانکاری لە کۆمەلگاکەمانە لە هەموو بار و ڕوویەکەوە. زۆر سوپاس بە دڵنیایی بە هاوکاری کەسانی وەک ئێوە و خەڵکی یەکسانی خواز و ئازادی خواز هەوڵە دەین و هیوادارین کە بتوانین بەشێک بین لەو پرۆسەیە کە ئەو هوشیاریە ڕاستەقینە و فراوانە بڵاو بکاتەوە. ڕێواز خان، ئەمەوێ باسی ئەوە بکەین کە هەڵبەت پرۆسەی بەشداریکردنی ژنان لە سیاسەتە لە نێو کایی سیاسیە مێژوویەکی دوور و درێژی هەیە، پڕپڕ بووە لە خەباتێکی درێژخایانی ژنان بە تایبەت لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 بۆ بەدەستهێنانی مافی دەنگدان، بۆ بەدەستهێنانی مافی بەشداری لە نێو کایی سیاسیە. ئەمە بەشێکێتی، بەڵام ڕووەکەی تریشی ئەوەیە کە ژنان هەمیشە لە کایی جۆرا و جۆرا بەشداریان کردووە و بەشداریەکی سیاسی جەماوەریان کردووە لە نێو ژیانە و لە نێو ڕێکخراوەکانیانە، لە شوێنی پیشانە هەموو ئەمانە. من ئەمەی لێەوە دەست پێ بکەین ئەم گفتوگۆیە پێشەوەی بچینە سەر تایبەتمەندی هەڵبژارنەکانی ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان و بەشداری ژنان لەوەیە. ئەمەی لێەوە دەست پێ بکەین بەڕای ئێوە بەشداری ژنان لە نێو سیاسەتە کامان ئەو ڕێگایانی کە ژنان ئەتوانن بەشداری لە سیاسەتە بکەن لە ڕێگەیەوە. بە هەدەفێکی تر ئەمەوێ زیاتر لەسەر ڕووە فراوانەکەی بەشداری سیاسی ژنان قسە بکەن. خۆی لە ڕاستیە بەشداریکردنی سیاست بەشداریکردنی ژنان ببورن لە بواری سیاسەتە ئەوەم یەکێکە لە مافە ئاسایەکانی ژن وەک مرۆڤێک، لە هەمان کاتە بەشێکە لە پرۆسی دیموکراتی. لە وڵاتێکە ئەگەر پرۆسی دیموکراتی نەبێ بوار بە ژنان نادەن کە بەشدار بن لە سیاسەتە و لە هەمان کاتە بەشدار بن لە دەنگدان و خۆ هەڵبژاردن لە پرۆسی هەڵبژاردنەکانە. بەڵام ئەتوانم بەڵام ژن لەم بوارەیە بە چوار شێوە ئەتوانێ شوێن و پێگەی خۆی بسەلمێنێ. یەکەمین شێوەیان بەشداریکردن لە دەنگدانە
لە هەڵبژاردنەکانە لە دەنگدانە گشتەکانە لە هەمان کاتا خۆی هەڵبەبژێرێ بۆ پەرلەمان و ئەو پێگانی کە پێگەی شوێنی بڕیاردانن. خاڵی دووهەم بەشداریکردنی ئافرەت لە داڕشتنی یاسا و ڕێساکانی دەوڵەتە و لە هەمان کاتا بڕیاردان لەسەری و بەشداریکردنی لە سیاسەتی و استراتیژیەتی حکوومەتەکانە. ئەمە خاڵی دووهەم. خاڵی سێهەمیان یا ڕێگەی سێهەمیان ئەوەیە کە بتوانێ لەو دام و دەستگا حکومیانە کار بکە کە توانای جێبەجێکردنی بڕیارەکانی هەیە، بۆ نمونە لە دادگاکانە. خاڵی چوارەم ژن هەوڵ بدا نوێنەرایەتی حکوومەتەکانی بکە لە ڕێکخراوە دەوڵەتەکانە. بێگومان بەم چوار ڕێگەیە ژن ئەتوانێ ڕۆڵێکی کاریگەری هەبێ لە کۆمەلگایە لەو گۆڕانکارێنی کە لە کۆمەلگایە ڕوەدا، چونکە بەبێ بەشداری ژن لەم چوار پێگەیە ژن ناتوانێ ڕۆڵی خۆی لە کۆمەلگایە ببینێ وەک مرۆڤێک سیر بکرێ. ڕێوازخان دەستت خۆش بێ بۆ دیاریکردنی ئەو چوار ڕێگایە، بەڵام بەڕاستی من ئەتوانم بڵێم ئیزافەیەکم هەیە بۆی ئیزافەیەک بۆ ئەم ڕێگایانە، چونکە بمانەوێ نەمانەوێ ژنانێکی زۆر هەن لە نێو ئەم کایە چۆڵەی ڕسمیە فەرمیەی دەنگدان و هەڵبژاردن و بەشداری حکومەت و بەشداری دام و دەستگاکە نین و فرسەتیشیان بۆ هەڵناکەوێ لەوەیە، بەڵام ژنانێکی زۆر هەیە لە ڕیزەکانی خوارەوەی کۆمەلگا ئەتوان بەشداری سیاست بکەن. بۆ نمونە تۆ ئەگەر ڕۆژنامەنووسێک بی کە گرنگی تایبەت بە کایە سیاسیەکان ئەی پرسیاری گرنگ ئەجوڵێنی ڕەخنەی گرنگەکەی ئەمانە بۆ خۆی بەشداری سیاسیە، یاخود ژنێک بی لە شوێنی پیشەکەت بۆ نمونە لە نێو یەکێتێکی کرێکاریە نوێنەرایەتی بکەی، یاخود ڕێکخراوێکی پیشەی دامەزرێنی، یان لە ناو کۆمەلگایە ڕێکخراوێکی جەماوەری. جامە بەستم وایە جگە لەم بوارانەی بەڕێزت ئاماژەت پێەیە بوارێکی تری فراوان بە بڕوای من بۆ بەشداریەکی فراوانتر، یاخود تەنانەت بەشداریەکی تا بڵێم ئازادانەتری ژنان لە سیاسەتە، ئەوەیە کە لە ڕیزی خەڵک لە خوارەوە لە نێو جەماوەرە لە شوێنی کار و پیشەیە. تەنانەت من پێم وابێ مێژوو نمونەی ژنی ماڵەوەشی ئەوە ژنانی کە لە ماڵەوە کە دایکن یاخود ژنی ماڵەوە لەو نمونەیەشی تایە کە بەشداریان کردە، چکە لە کۆتایی بەشداری لە سیاسەتە بریتە لە هەوڵدان بۆ پچڕینی بەشێک دەسەڵات وەنیان بۆ پیاکردنی بەشێک لە هێز لە پاوەر کە بتوانێت ئەمیش بۆ مافەکانی خۆی بۆ بەرجەستەکردنی مافەکانی خۆی بۆ بەدەستهێنانیان هەوڵی بۆ بە. پێم خۆش بۆ ڕاد لەو بارەوە خۆی لە ڕاستیە ینی تەواو لەگەڵ قسەکانی جەنابتام، ینی ئەو خاڵانی ئەو ڕێگانەی من باسم کرد لەسەر ئاستی حکوومەت باسم کرد، بەڵام ئەگەر بێتە سەر ئاستەکانی تر بواری ژن ئەتوانێت لە زۆر بواری ترا ڕۆڵی هەبێ. بۆ نمونە لە ڕۆڵی هەبێ لە حیزبە سیاسیەکانە، لە سەرکردایەتی حیزبە سیاسیەکانە، لە ناو ڕێکخراو جەماوەریەکانە. بەڵام ئەمانەی کە ئێمە باسمان کرد ئەوەی کە ئێستا جەنابەت ئەو خاڵانی کە جەنابەت باسی کرد ئەمە یارمەتی دەرێکە، وەکو پەیژەیەک وایە کە ژنان ئەتوانن لە ڕێگەی ئەم چالاکی و گورج و گۆڵیانەیان و لە ڕێگەی ڕۆڵیان لە بواری مێدیا، لە بواری بۆ نمونە پەروەردە، لە بواری تەندروستی، لە بواری خزمەتگوزاری، ئەمە یارمەتی دەرە بۆ ئەوەی ئافرەت سەرکەوێ بەم پەیژەیە بۆی بتوانێ لەو ئاستەیە ئیشکا کە ڕۆڵی هەبێ لە دیاریکردنی بڕیارەکانە. چونکە ئێمە ژنان ئەگەر بە شێوەیەکی گشتی ئەگەر ڕۆڵیان نەبێ لە دیاریکردنی بڕیار و سیاسەتی دەوڵەتە ناتوانین ئەو ئامانجی کە خۆمان ئەمانەیە بیپێکین. من نمونەیەکی بچووکت بۆ بێنمەوە، ئەگەر بۆ نمونە وێنەی من لەبەر لە سویدەشی زۆر ئەگاداری مێژووی پەرلەمان و بزوتنەوەی ژنانم لێرە، یعنی لە ساڵی 1920 کە بۆ یەکەمی جار ژنان بەشداریان کرد لە دەنگدانە و ژنان هەڵبژێران، ژنێکمان هەیە 6 حاصل گرێن کە یەکێکە لەو ژنانەی یەکەمی جار بوو کە هاتە پەرلەمانەوە، لەبەرەوەی ئەم ژنە یعنی ژنێک بوو
خاوەنی ئەزموونێکی زۆر بوو لە بواری کارکردن لە ناو سۆسیال دیموکراتە لە ناو ڕێکخراوەی ژنانە توانی ڕۆڵێکی باش ببینێ لە دەرکردنی گەلە یاسایە بۆ نمونە یەکێک لەو یاسانی کە ئەو کاتە بە زۆر گرنگدا ئەنرێک ئەو خۆی بۆ بەنسبەتەوەکو ئەزموونێکی تازە بوو کە بۆ نمونە 50 کرۆن زیاتر کرێ بۆ هەموو مامانەکان لەگەڵەوەی یەکەمین ژن بوو یەکەمین پێشنیاری کرد بەڵام لەبەرەوەی بە بڕوایەکی زۆر بەخۆی بە بڕوایەکی زۆر بە مەسەلەکەی توانی ئەو پێشنیارەی کە لە پەرلەمانی سویدیا پێشنیاری کرد دەنگی لەسەر بچێ و جێبەجێ بکرێ کەواتە ینی ئەم خاڵانەی کە ئێوە باستان کرد ئەمانە ژن پەروەردە ئەکا ژن تۆکمەک ئەکا وا لە ژن ئەکا بڕوای بەخۆی هەبێ وای لە ژن ئەکاتوانەکانی خۆی زیاتر بکە ئاسی ڕۆشنبیری بەرز کاتەوە بۆی بتوانی ئەگەر گەشت ئەو ئاستە بەرزی بڕیاردان پەرلەمان یا لە بەڕێوەبردنی وەزارەتەکانە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ بتوانێت ڕۆڵی خۆی تەرخان کە بۆ خزمەتکردنی دۆزی ژن وەک بەشێک لە دۆزی مرۆڤایەتی لە کۆمەلگایە. بەڵێ دەستت خۆش بێ ئەمە لێرە بچمە سەر و خاڵەی ڕێوازخان کە ئێوەسا ئەوە بەڕێزت تۆ ئاگداری ئەزمموی سویدی چەندین وڵاتانی تریش بەتایبەت لە دوای ئەوەی کە ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان سیستەمی کۆتای بە جۆرێک کردە سیستەمێکی جیهانی و لە ڕێگەی میکانیزمی جۆرا و جۆرەوە بە جۆرێک تا ڕادێ سەپاندویانە یاخۆت بەسەر زۆربەی زۆری ئەو وڵاتانەی کە لە چەندەی ڕابردووە لە سیستەمێکی دیکتاتۆری تاک کەسی ئەمانە تەحویلیان کرۆ گۆڕاون بۆ سیستەمێکە تایە هەڵبژاردن و سیستەمی پەرلەمان و ئەمانە ڕۆیە ئەم سیستەمی کۆتایە توانیوێتی چۆنڵی بە شێوەیەکی بە بڕای من ئەرێنی زۆر ئەرێنی کاریگەری هەبێ لەسەر بردنە سەری ژمارەی ژنان لە نێو ئەم دام و دەستگا یانەی با بڵین هەڵبژاردن و سیاست و دام و دەستگای حکومی و ئەم ئینانە بەتایبەت لە دەسەڵاتەکانی دانانی یاسا و ئەمانەیە. بەڵام پرسیارەکەی من لێرەوەیە حتمما ژنان ئەزمموی ناتوانین ئێمە ئەزمموی وڵاتێک بڵین هەمان شتە بۆ وڵاتێکی تر یاخودی جیهان بۆ ژنان هەمووی هەمان شتە بەڵام ژنان ئەزمموی جۆراجۆریان کردووە و ئیسفادەی جۆراجۆریان لە نظامی کۆتا کردووە و بەگشتی لە هەندێ شوێن توانیویانە دەستکەوتی باشیان هەبێ لە هەندێ شوێن ئەم دەستکەوتانە بەو شێوەیە نەبووە و تووشی بربەست و ڕێگری زیاتر بوونەتەوانێ. بە بڕوای تۆ چوونە سەری ژمارەی ژنان لە نێو پەرلەمان لە نێو دام و دەستگاکانی حکومەت با بڵین ئەم چوار ڕێگەی کە بەڕێزت ئاماژەت پێەیە بەبێ بوونی ژنان و کاریگەری ژنان لە بەشەکانی خواروی کۆمەلگا لە نێو جەماوە لە نێو کارکردن لە نێو سیستەمی خوێندن ئەتوانێ کاریگەر بێ یاین چوونە سەری ژمارەیان ئەتوانێ کاریگەریەکی ئەوتۆدانێ ئەگەر ژن بەڕاستی لە کۆمەلگایە بەهێز نەکرابێت جێگە و پێگەی بەهێز نەکرابێ بەمانایەک خۆی لە ڕاستیان ڕابۆ چوونی جیاواز هەیە لەسەر مەسەلەی کۆتا زۆر کەس هەیە دژێتی زۆر کەس هەیە لەگەڵیەتی بەڵام بە شێوەیەکی گشتی مافی ژن لە دەنگدان و بەشداریکردن لە کایەی سیاسیە مافێکی خۆیەتی بەڵام لی زەوت کراوە اینجا بۆیە ڕێکخراونە و دەوڵەتەکان هەوڵیاندا بەم شێوەیە بەشێک لەم مافە بگەڕێنەوە بۆ ژنان بەڵام لێرەدا ینی خاڵێک گرنگە کە باز بکرێ ئەو ژنانەی کە بەشداری ئەکەن لە کایی سیاسیە لە پەرلەمانەکانە لە حکوومەتەکانە ئایا ئەو ژنانن کە ئەتوانن ڕۆڵی خۆیان ببینن ئەو ڕۆڵی کە پێیان سپێراوە چونکە بۆ ئەوەی ژن لە کۆمەلگای ئێمە و لە ئەتوانم بڵێم لە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بتوانێت ڕۆڵێکی گرنگی هەبێ زۆر گرنگە کەسانێک بن کە توانای فکریان هەبێ کەسانێک هەبن شارەزا بن لە مێژووی خۆیان لە بزوتنەوەی بۆ نمونە ڕزگاری خوازی لە بزوتنەوەی ژنان لە جۆغرافیا یعنی لە زۆر بوارە ئەبێ هیچ نەبێ وەکەڵێ بنەمایەکیان هەبێ بنەمایەکیان هەبێ ژنان چۆن ئەم بنەمایە بەدەستەهێنن بنەمایە لە ڕاستیا
کۆمەڵی ڕێگە بەدەست دێت یەکێک لەوانە ئەوەیەکەوە ژن خۆی پەروەردە بکە چونکە ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین لە کۆمەلگایەکە ئەژین کە لە دایکە بین پێمانەڵێن ئێوە وەک پیاو نیە ئێوە تواناکانتان وەک پیاو نییە لەبەرەوە ئێمە ئەبێ خۆمان پەروەردە بکەین لەبەرەوەی پەروەردەی ئەو پەروەردەی کە ئێمە پێکرێن چ لە قوتابخانەکانە چ لە ناو کۆمەلگایە چ لە ڕێگای مێدیەکانەوە چ لە ڕێگەی پەروەردەی قوتابخانەکانەوە پەروەردەیەکە کە کەمی ئێمە ئەسەلمێنێ لەبەرەوە بۆیە من دائیمەڵام کارکردنمان لە ئاستە بەرزەکانە کاریگەری ئەبێ بۆ گۆڕانکاری لە بواری پەروەردەیە لە بواری مێدیەکانە لە بواری تەندروستیە لە بواری خزمەتگوزاریە اینجا ئەمە لەلایەک ئەبێ بۆ نمونە ئەو ڕێکخراوانەی کە ژن کاریتیاکە و حیزبانی کە ژن کاریتیا گرنگی بدەن بە پەروەردەکردنی کادر بەرزکردنەوەی ئاسی فکریان ئاسی ڕۆشنبیریان لە هەمان کاتەش خۆشی وەک تاکێک ئەبێ گرنگی بەخۆی بە خۆی پەروەردە بکە یعنی کە من چوومە پەرلەمانەوە نابێ ئەو پاش 4 ساڵ نابێ ئەو ژنە بم کە پێش 4 ساڵ هاتوومەتە ناو پەرلەمانەوە ئەبێ بە کۆمەڵێ چەکەوە من بێمە دەرەوە کە بتوانم خزمەتی بزوتنەوەکەمی پێ بکەم لە هەمان کاتە خاڵێکی زۆر گرنگەیە بۆ ژنانی ئێمە ئەوەی بڕوایان بە خۆیان هەبێ بۆ نمونە ئەو ژنانی بڕوایان بە توانەکانی خۆیان هەبێ چونکە ئەگەر تۆ بڕوات بە توانای خۆت نەبێ لە هەر کەوتنێکە تۆ ناتوانانی هەڵسیتەوە یعنی ئەمە یعنی لە زۆربەی زۆری وڵاتەکانە تەنانەت لە ئەوروپاشە ئەمە خاڵێکی گرنگە بۆ نمونە لە وڵاتی سویدا لە ماوەیەکی کەمە 8 کەسانی سیاسی تووشی وەکەڵە سکەنداڵ و قسەڵۆک بوون لەم 8 کەسە 3یان ژن بوون 5یان پیاو بوون هەرسی ژنەکە وازی هێنا لە بواری سیاست بەڵام هەر لە 5 پیاوکە 1 پیا وازی هێنا کەواتە یعنی ژن ئەبێ ئەوەندە بڕوای بەخۆی هەبێ ئەو کاریگەری نەرێنی کە لە دەور و بەری هەیە لە کۆمەلگا ینی ڕێگەی لێ نەگرێ ینی وای لێ نەکا واز لە تێکۆشان و خەباتی خۆی بێنێ ئەبێ بەردەوام هەوڵدا لە هەمان کاتە ژن بۆ ئەوی بتوانێت لە گۆڕانکاریەکان و پرۆسی بەرهەمهێنان تێبگە ئەبێ بەشدار بێ لە پرۆسی ئازادی ئابووریە بۆ نمونای ئەگەر بێت و کەسێک بێ بەشدار بێ لە پرۆسی بەرهەمهێنانە یا کەسێک بێ لە ڕووی ئابووریەوە ئازاد بێ ئاسانتر ئەتوانێ بەرەوە پێشەوە بڕوە بۆیە زۆر گرنگە ینی تەواوی کۆمەلگا بە ژنانەوە بە ڕێکخراوەکانەوە بۆ حیزبە لایەنە چەپانەی کە یەکسانی خوازن هەوڵدەن جۆرە هۆشیاریەکی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگایە دروستکەن ئیتر ئەویش بە ڕێگەی زۆر جیاوازە هەتاوەکو بتوانن هۆشیاری خەڵکەکە بە ژن و پیاوە بەرزکەنەوە بۆ ئەوی بتوانن بوونی ژن لە ئاستە جیاوازەکانە قبول بکەن چونکە هەتا ئێستا یەکشت بڵێن بۆ نمونە ئێمە زۆر جارەڵێن ئەو ژنانی لە پەرلەمانە لە کوردستان نازانن 4 وشە بڵێن بەس قەت باسی ئەو پیاوانە ناکەن کە لە پەرلەمانن ئەوانش ناتوانن 4 وشە بڵێن بۆ ئەم حاڵەتە ئیبرازەکەین و بۆ ژن بەس بۆ پیاوەکان کەس باسی ناکەن بە دڵنیایی حتمما دێن باسێک لەسەر مەسەلەی بەشداری ژنان لە هەرێمی کوردستان و لە عێراقەکەین لە سیاسەتە بەڵام پێشەوەی بچینە سەرەوە من ئەمەیە بوەستم لەسەر چەند خاڵێکە بەڕێزە ئاماژت پێ یەکیان پرسیارەکەی من ئەوە بوو کە ئایا ژن بە زیادبوونی ژمارەکەی لە پێگە سیاسیەکانە لە بەشی سەرەوەی دام و دەستگاکانی سەرەوەدا ئۆتۆماتیکی زیادبوونی ئەم ژمارەیە ئەبێتە هۆی بەهێزبوونی پێگەی ژن و ئایا ژن لە ئەساسەوە پێویستی بەوە نییە پێگەی بەهێز بێ لە نێو کۆمەلگایە بە بڕوای من وەڵامەکەم وەرگرت تا ڕادەیەک لە بەڕێزەوەیە کە ئەگەر ئێمە باز لە ئەوەی ژن بڕوای بەخۆی بێ ئەوەی ژن خوێنەوار بێ ئەوەی ژن خۆی پەروەردەکە ئەوەی ژن پێویستی بە بەشداری ئازادبوونی ئابووری هەیە ئەوەی کە ژن هوشیار بێ لە ڕێگەی پرۆسەی خوێندن و پەروەردە و ئەمانەوە هەموو ئەمانە بە دڵنیایی پێویستی بەکاری سەرەوەیشە واتە بە بڕوای من وەکوای لێ وەکو بازنەیەکی لێیە
لە خوارەوە ژن پەروەردە ئەبێ و لەسەرەوە ژن ئەتوانێت ژیانی ژنان باشتر بکە لە دامدا واتە ئەو شتێک کە ئێمە پێڵێن بەڕاستی نەک ئەم دیموکراسی ئێستا ئەیبینین بەڵام دیموکراسی ڕاستەقینە ئەوەی کە ئینسانتیایە بتوانێت بەشداری ڕاستەوخۆ لە دەسەڵاتە بکە ئەو کاتە پێگەی ژن ئەتوانێت بەهێز بێ بەم جۆرە کە لەسەرەوە لە خوارەوەی کۆمەڵگا وەکو میکانیزمێک کار بکا پێکەوە بۆ بەدەسێنانی مافەکان بۆ بەدەسێنانی مافەکانی ژنان لە نێو یاسایە لە نێو دەستورە لە نێو دام و دەستگاکانی حکوومەتە لە نێو ڕێنوێنیە سیاسی و پۆلیسیەکانە کە ئەکرێ و بۆ ئەوەی ئەمەش چۆنڵی ئەکس بێتەوە بۆ خوارە و بۆ نێو ژیانی ژنان لێرەوە ئەمە بڕۆمە سەرەوەی بە بڕوای تۆ لە هەرێمی کوردستان لە عێراق لە دوای 2003ەوە لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە کە من پێم وایە ژمارەیەکی زۆر زۆر بەرچاوی ژنان بەشداریان کردووە و پێشم کەم نییە لەم پرۆسەیە تا چۆ ڕۆیشتون بۆ چۆ ڕۆیشتون ئایا ئەم بازنەیە دروست بووە یان ڕای تۆ چیە لەو بارەیەوە بەڕای من ینی بوونی ژن لەو ئاستانەیە شتێکی باشە بەڵام لێرە پرسیارێک ڕوبەڕوومانە بێتەوە ئایا ئەو ژنانەی کە لە ئەندامی پەرلەمانن یا بوونەتەوە زید چەندێ توانیویانە ئەو پێگەی خۆیان بەکار بێنن بۆ مەسلەی یەکسانی چەسپاندنی یەکسانی ژن و پیاو بەڕای من هەندێ هەنگاو نراوە بەڵام هەنگاوەکان تاسەر نەبووە لەبەر چی لەبەر ئەوەی هەر یەکێ لەو ژنانەی کە لەو پێگەیانان پەیوەستن بە سیاسەتی حیزبەکانەوە و هەر یەکە لەم حیزبانەش بتەوێ و نەتەوێ هەتا ئێستا عەقڵی پیاوسالاری بەسەر ئازاڵە هەتا ئێستش بمانەوێ ئەو حیزبانی کە لە کوردستانان هەن تەنانەت بە چەپەکانیشەوە بڕوای تەواویان بە مەسەلەی یەکسانی ژن و پیاو نییە بۆیە ئەم حیزبانە ئەو کەسانی کە بۆ خۆیان تەنانەت بۆ نمونە حیزب ئیسلامی سیاسی ئەوانیش نوێنەریان هەیە لە پەرلەمانەکانە لەبەرەوەی ئەگەر لە 120 ئەندام مڕەشەحەکانیان ژن نەبێت ناتوانن بەشداریکەن لە پەرلەمانە کەواتە ئەوانیشە بێبیر لەوە بکەن و ژن بێنە ناو کایەکەوە بەڵام هێنانی ژن بۆ ناو پەرلەمانەکان مەبەستی سەرەکی ئەوە نییە کە ئەم ژنانە تەرخان بکرێ بۆ خزمەتکردنی مەسلەی ژن و یەکچەسپاندنی و یەکسانی ژن و لە هەمان کاتە هاوسنگی ژەندەری لە کۆمەلگایە بۆ نمونە هەر ژمارەیەک لە ژنان کە لە پەرلەمان سەر بە حیزبێکن سەر بە سیاسەتی حیزبەکەیانن ئەم ژنانە ناتوانن لەبەرەوەی وایەکی بەرزیان نییە ناتوانن بازنەیەک دروستکەن بۆ ئەوەی هەموو توانەکانی خۆیان یەکخەن بتوانن هەنێ یاسا پێشنیار بکەن لە پەرلەمانە کە لە بەرژەوەندی خێزان بێ لە بەرژەوەندی ژن بێ من نمونەیەکی هەرۆکوتم نمونەیەکی سوید بێنمەوە بۆ نمونە ئەو ژنانی کە لە پەرلەمانی سویدیا بوون خۆ لە نوێنەری هەموو حیزبەکان بوون بەڵام کە هاتە سەر مەسەلەیەک پێشنیارێک کە پەیوەندی بە ژنانەوە هەیە هەموو ژنان لەگەڵیا بوون یا هەمویان پێکەوە کاریان ئەکرد بۆ ئەوەی ئەو پێشنیارانە کە پەیوەندی بە ژنانەوە هەیە یەکدەنگ بن نەک تەنیا یەکدەنگ بن بەڵکو کەسانی دەوروبەری خۆشیان بێنە پێشەوە بۆی پشگیری بکەن بۆ نمونە ژنانی پەرلەمانتاری سویدی بوو پێشنیاریان کرد و بڕیاریشی لەسەردراوەکو یاسایەک دەرچوو بۆ نمونە مەسەلەی کە جاران لەباربردنی مناڵ سزای لەسەر بوو ئەوەیان لابرد بۆ نمونە بڕیارێکیان یاسایەکیان دانا کە نابێت هیچ خاوەن ئیشێک ناتوانێت ژن دەرکا لەبەرەوەی سکی هەیە تازە شووی کردووە یا مناڵی هەیە یعنی ئەگەر ئەتوانم یەک کۆمەڵ ڕیز ینی یەک کۆمەڵ یاسا بۆ نمونە باسکەم کە ژنانی پەرلەمانتاری سوێ توانیوانە بیچەست وەک یاسا بیچەسبێنن لە کۆمەلگای سویدیا هەر بۆیش ئاستی یەکسانی ژن و پیاو لە کۆمەلگای سویدیا کەوتۆتە ئەم قۆناغی ئێستا کەواتە ئەگەر بێت و ژنانی پەرلەمانتارەکانمان بەڕاستی ئاستێکی بەرزیان هەبێ هەست بە بوونی خۆیان بکەن وەک مرۆڤێک کەمتر نەبن لە پیاو
کاریگەری فکری باوکسالاری و کەلەپوری کۆنەپەرستیان لەسەر نەبێ ئەتوانن هەنگاوی باش بنێن. بەڵام بۆ نمونە ئەگەر هەمومان ئەزانین کاتێکە زوبڕیا هەندێک گۆڕانکاری کرا لەسەر یاسای کەسایەتی لە یاساکانی کوردستاندا، بۆ نمونە خودەیان کەس هەبوون لە ئەندامان ژن بوون، بەڵام ڕێک نەکەوتن لەسەرەوەی یاسای بۆ نمونە دووژنی و سێژنی قەدەغە بکە، بە شێوەیەک پێچ و پەنایەکیان کردەوە کە حەقیاندا بە پیاو. بەڵێ ڕێواسان لەو نمونانە هەم لە پەرلەمانی عێراقا هەم لە پەرلەمانی کوردستانە لەوەکوتم لە 2003 بەدواوە بە تایبەت تەنان لە کوردستان پێشتریش زۆرن. ئەوەی کە تۆ ژنانن وەکو جێندەر ژنانن کە چوونەتە نێو ئەم پێگە سیاسیەوە لە شوێنێکان کە ئەتوان بڕۆن یاسادانێن، ئەتوانن لیژنە جۆرا و جۆرەکانیان هەبێ کار بکەن. بەڵام یعنی ئێستا ئەوە ئەکاتە چەند ساڵ و بۆ 19 ساڵ لە دوای 2003ەوە 18 ساڵ شتێکی وە نەک گۆڕانکاری ئەرێنی نەبینراوە لەسەر دەستی کۆبەندیەکی ژنان لە نێو ئەم بڕیارە لە نێو ئەم پێگە سیاسیانەیە، بەڵکو پێچەوانەکەی بینراوە. یەکێ لەو شتانەی کە بینراوە ئێوە نمونەی مەسەلەی ئەو یاسایەتان هێنایەوە لە پەرلەمانی عێراقا ژنان ئەخەنە ریزی پێشەوە بۆ ئەوی بەرگری بۆ نمونە لە یاسای جەعفەری بکەن، یاخود بەرگری لە جۆرێک لە پێشێلکردنی مافەکانی ژنان، زیاتر ژنان ئەخەنە ریزی پێشەوە کە بە جۆرێک نوێنەرایەتی ئەم جۆرە لە بیرکردنەوەی بکەن. واتە بمانێ و نەمانێ ئەم ژنانە بوونەتە ئۆبجێکتێکی، بوونەتە ئامرازێکی بەکارهێنان بە دژی مافەکانی ژنان، یعنی ڕێک بە پێچەوانەی ئەو هەدەفەی کە لە بابڵین لە سەرەتاوە پێی چوونەتە ئەو جێگایە. ئەمە بەشێکی بۆیە من ئەمەوێ ینی ئەو قسەیە بێنمەوە سەرەوەی کە ئەگەر بوونی ژنان لە نێو پایە سیاسیەکانە لە ناو پێگە سیاسیەکانە نەبێتە هۆی زیادکردنی مافەکانی ژنان، باشترکردنی ژیانی ژنان، باشکردنی ژیانی چوزام لەباری تەندروستی و خوێندن و خزمەتگوزاری و پەیدابوونی کار و فرسەتەکانی کار و ئەمانە بۆ ژنان و بۆ مناڵەکانیان لە خوارەوە، مانای ئەوەی کێشەکە لە شوێنێکی ترایە. مەسەن کێشەکە بە بڕوای من ناکرێت کێشەیەکی لەم قەبارەیە بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە تاکەکان هوشیار نین یاخود خۆیان دەرنەکردووە. با بڵین ئێمە لە کۆمەڵگەیەکی وەکو عێراقی هەرێمی کوردستانە پێم وابێ ئەسڵەن ئەو ژنانەی کە ئەتوانن هوشیار بن و لە پێناو مافەکانی ژنانە هەوڵ بن ناگەنە پێگە سیاسیەکان. ئەلێرە کێشە گەورەکەیە. بربەستێک لە بەردەمی ئەمانە هەیە کە زۆر گەورەترە لە مەسەلەی ئەوەی کە کۆتاش بتوانێت ژنان بخاتە پێگەی نێو دەسەڵات و نێو بڕیاردانەوە. ئەو بربەستانی بەردەم ئەمە لە خودی سیستەمێکەوە کە باوک سالاری بەسەر یازاڵە، دین بەسەر یازاڵە، بەرهەمی هێنانی سەرمایەداری و گوێنەدان بە بژێوی و ژیانی خەڵکو و هەموو ئەمانە بەیەکەوە باوشیان کردو بەیەکە لەم سیستەما. کەس گوێ بەوە نایە کە ئابووری سربەخۆی ژنان دروست بێ لە عێراق و لە کوردستان وەنیە. مەبەستم چیە؟ ئەمانە هەمووی گرێ دراونەتەوە بەیەکەوە. دیسانەوە دێمەوە سەر ئەوەی بەڕێز نمونەی وڵاتی سویدە هێنیتەوە. منیش لە کاتی خوێندنی ماستەرەکەمان دراسەیەکم کرد لەسەر ئەم مەسەلەیە. ژنان لە تونس، مەسەن تونس یەکێکە لە وڵاتانەی کە مافەکانی ژنان و جێگە و پێگەی ژنان باشترینە. بەڵام من لە ئەنجامی ئەو خوێندنەوەی بۆم دەرکەوکە یەکێ لە هۆکارە سەرەکیەکان بوونی ڕێکخرا و دامەزراوی بەهێزی ژنانە لە نێو کۆمەلگایە. مەبەستم ئەو بوو کە گفتوگۆکە ئەمە تقریبەن بەشی دووەمی هینەکەمان بوو پرسیارەکەمان کە بە تەنها زیادبوونی ژمارەی ژنان مەرج نییە ببێتە هۆی، بەڵام ئەوەی کە پێگەی ژنان و ئەوەی کە چۆنێتی چوونی ئەم ژنانە. مەسەن ئەو سیستەمە من پێم خۆش بوو خۆشن لەو بارەیەوە شتێ بڵێ ئەو سیستەمەی کە ژن ئەخاتە ناو پێگەی سیاسیەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق، ژن بۆ نوێنەرایەتی مەسەلەکانی ژنان و مەسەلەکانی یەکسانی جێندەری یا باشترکردنی ژیانی ژنان و خێزان ناخاتە نێو ئەو پێگە سیاسیانەوە. ئەمە کێشە ئەسڵێکەیە. خۆی وایە چکە تۆ چەندێک هەوڵ بدەی، یەکەم شت
ئەبێ سیستەمێکی سیاسیت هەبێ کە دەستەڵاتی بەدەستە بڕوای بە یەکسانی قەزیە ژن و پیاو هەبێ. تو ئەگەر ئەو سیستێمەت نەبێ چی لە دەستەڵاتە؟ حزبە سیاسەکان لە دەستەڵاتن. ئەگەر خودی حزبە سیاسیەکان بڕوایان بە مەسەلەی یەکسانی ژن و پیاو نەبێ، بڕوایان بە هاوسەنگی جەندەری نەبێ، بێگومان بوار ناکەنەوە بۆ لایەنەکانی تر، بوار ناکەنەوە بۆ ڕێکخراوەکان کە دەوریان هەبێ. لە هەمان کاتە یەک خاڵی گرنگ هەیە بۆ نمونە کە ئەتوانم بڵم ینی چەند خاڵێکێک کە هەمومان کەوتونەتە ژێر کاریگەری. بۆ نمونە من لە حزبێکا کارەکەم، من لەو حزبا کارەکەم وەک بۆ نمونە پارتیەک، وەک شوعیەک، وەک یەکێتیەک، وەک کۆمونیستێک کارەکەم، بەڵام من قەتبی لەوە ناکەمەوە من وەک ژنێک چۆن وەک ژنێک کارکەم لەنا ئەو ڕێکخراوانەیە، چۆن بتوانم کاریگەریم هەبێ لەسەر گۆڕانی سیاسەتی ئەو حزبانە سەبارەت بە ژنان و پەروەردەکردنی کەوادری ژنان. خۆی گرفتەکە لێرایە. تۆ ئەگەر بۆچی بۆ لە زۆربەی وڵاتانە گۆڕانکاری هەیە، ڕاستە ڕێکخراوی ژنان بەهێز بێ کاریگەری خۆیە بێ، ئەتوانێت هۆشیاری ژنان بەرزکاتەوە، ئەتوانێت کارکە لە ناو ژنانە، بەڵام لەگەڵ ئەوشە ئەگەر بێت و ئەو سیستەمەت نەبێ لە سەرەوە بەردەوامدار پڵۆسێنێ ناتوانێت ئەو ڕۆڵی خۆت ببینێ. لە تونسیشە لە تونسا بۆ نمونە نەک تەنیا ژنان ڕۆڵە بینن، بەڵکو پیاوانی یەکسانی خوازی زۆری شەیە کە پشتگیری ئەو زوتنەوەیەکەن. بۆ نمونە تونسێکێکە لەوانەیە مەسلەی میراتی لابردووە، مەسلەی دووژنی لابردووە، بۆ لای بردووە لەبەرەوەی فشارێکی زۆریان لەسەرە، فشارێکی زۆریان لەسەر لەلایەن جەماوەرە. بەڵام لەبەرەوەی ئێمەی ژن لە ناو حیزبەکانە کارەکەن، لە ناو ڕێکخراوەکانە کارێکن، هەتاوەکە ئێستا نەماتوانێت ئەو فشارە دروستکەین بۆ سەر سیستەمە سیاسەکە کە داواکانمان جێبەجێ بکە. و ئەمەش پەیوەندی بەوەیە چۆنیەتی کارکردنمان لە ناو خودی ژنانە و نەک تەنیا خودی ژنا بەڵکو خودی پیاوانە، چۆن ئەم کەلەپورە کۆنەی کە هەمومان پێوەی ئەناڵێنی چۆن ڕزگارمان بێ لە دەستی. من بۆی زۆر جار ئەڵەم ینی هەمومان ئەو ژنانەی کە خۆیان بە یەکسانی خواز و فێمینیست دەزانن بەردەوام لە ململانەیەکی ناو خۆمانە ئەژین. چکە من پەرۆدەی کۆمەلگایە، من لەو کۆمەلگایە و هاتوم، باشە من چۆن بتوانم بۆ نمونە خۆم ڕزگار کەم، چۆن بتوانم ئافرەتانی تر ڕزگار کەم لەو پەروەردەی کە سەدان ساڵە پێوەی پەروەردە بووین. بۆ نمونە من یەکێکم لەوەی هەتا مناڵم ورد بوو، من هیچم ناکرد، ئەموو مناڵەکانم با گەورە بن. ئەمە ئەزمموی منی، ئەزمموی زۆربەی زۆری ژنانە. لە کاتێکا ئێمە ئەگەر ئەو وعیەمان هەبێ بڵێن پەروەردەکردنی مناڵ تەنیا ئەرکی من نییە، هی مێردەکەشمە، ئەو کاتە ئەو قورسایە ناکەوێتە سەر من. بۆ نمونە ژنان زۆر ژنانمان هەیە لە ئاستی بەرزە، باش ئەڕۆن، بەڵام ئەگەنە قۆناغێک ئەوەستن، بەڵام بەهۆی مناڵەوە بەهۆی گرفتی خێزانەوە، بەڵام هەتا ئێستا نەمان بیستوە پیاوێکی سیاسی یا پیاوێک لە پەرلەمانە بۆستێ واز لە ئیشەکەی خۆی بێنێ، واز لە حیزبەتی بێنێ لە بەروی مناڵەکانی بچووکە. کەواتە ینی لەم خاڵۆمە بگەمە چی بکەمە ئەوەی کە ئێمە هەمومان بە ژنانەوە بە یەکسانی خواز و ڕۆشنبیر و نووسەر و ئەوانە پەروەردەی کولتورێکی دواکەوتوی باوکسالارین بمانەوە و نەمانەوێت تەسیری ئەم کولتورە لەسەرمانە. ئیجا گرنگی ئەوەیە ئێمە چۆن بتوانین لەم کاریگەری ئەم کولتورە ڕزگارمان بێ بۆی بتوان ڕۆڵی خۆمان ببینین. یعنی ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە هەر یەکە لە ئێمە ئەبێ بەوردی بیری لێ بکاتەوە بەڕاستی بۆی بتوانێت ئەوەشی ڕێوازخان ئەوەشی کە ژنان پێویستیان بە هۆشیاریکی فراوانترە بۆ مەسلەی بەتایبەت ئێستا ئێمە باز لە ژنان لە هەرێمی کوردستانیا لە عێراقەکەین ئەوەی کە تۆ چۆنی ئەتوانی بەشداری سیاست بکەی بە بڕوای من مەدانەکانی بەشداری سیاست زۆر فراوانترە لە تەنها ڕێگە کە دانراوە ئەوەی کە تۆ لە ڕێگەی حیزبێکەوە کە زۆربەی زۆری ئەو حیزبانەی با بڵین ئەچنە نێو هەڵبژاردن و ئەوانەوە خۆت باست کردن کە ئەجێندایەکیان نییە باز لە یەکسانی ژن و پیاو بکە، هەدەفیان نییە بڕۆ نوێنەرایەتی قەزیەکانی خزمەت گوزاری و خزمەت بە ژنان و مافەکانی ژنان و ئەمانە بەرنە پێشەوە. بەڵام خەریکن ئەجێت شەڕ لەسەر دەسەڵاتەکەن، شەڕ لەسەر ئابووری دەسەڵاتی ئابووری حیزبەکانیانەکەن، ئەوانە ئەکەن و ئەم ژنانەش لە ڕێگەی هەڵبژاردن و چوونە نێو پەرلەمانەوە بەداخەوە وایە. من ئەڵێم کۆتا ئەرێنیە، کارێکی پۆزتیفە، زۆر باشە بۆ ژنان تەوژمی یا بەچوونە نێو سیاسەتەوە لەلایەن ژنانەوە. بەڵام لە شوێنێکی وەک هەرێمی کوردستان و لە عێراق ئێستا هەر ئەمە بۆتە ئامرازێک
نازانم ئاگال لێبوو چەند راپۆرتێک لەم ڕۆژانە بڵاو بووە کە ئەوەی چۆن هەرەو حیزبانە کە خۆیان دژە ژن پیاو سالار دژی یەکسانین خەریکن ئێستا مەسەلەی کۆتای ژنان بەکارەهێنن بۆ بەدەستهێنانی کورسیەکانیان لە چەند لۆکاڵێکی جۆرا و جۆرایەکی لەوانە پێم وا بێ کەرکووک بوو و چەند شوێنی تر کە خەریکن ئەسڵەن بە جۆرێک بە بەکارهێنانی مەسەلەی کۆتا خەریکن کورسی کۆ ئەکەنە و دەنگ کۆ ئەکەنەوە و ئەمە زۆر زۆر جێگەی ئەسەفە بەڵام ئەوەی بێمەوە سەر پرسیارەکەم سەر مەسەلە ئەسڵەکە ژنان ئەبێت چه هوشیاریەکیان هەبێ لە کۆمەڵگەی کوردستانە و من تەنها باز لە ژنانێ ناکەم کە ئەچنە نێو هەڵبژاردن و لە ڕێگەی حیزبەکانەوە ئەڕۆن بۆ نێو پەرلەمان و بۆ نێو دام و دەستگای با بڵێین سیاسیەکان یا حیزبەکان بەڵکو باز لەوەی ژن وەکو تاکێک لەو کۆمەڵگایە یاخود وەکو جەماوەرێک کە بێمافە کە پلە دووە کە لە زۆر نەهامەتی لەو کۆمەڵگایە بەسەر ئەوە سەپێنراوە لە باری یاساییەوە لە باری ئابوووریەوە لە باری هەموو جۆر ئەرکەکانی دایکایەتی و منداڵداری و بێمافێ کۆمەڵایەتەکانی هەموو ئەمانە ژنە بێت چه هوشیارەکی هەبێ بۆ بەشداریکردن لە سیاسەتە بۆ نمونە لە بەرامبەر هەڵبژاردنێک کە ئێستا بەڕێوەیە بە دڵنیایی دەیان ژن وەکو هەموو جارێ دێنە پێشەوە و ئەڵێن ئێمە ئەڕۆینە پەرلەمان وا ئەکەین وا ئەکەین وا ئەکەین ژنی هوشیار چۆن بیرەکاتەوە لەو شوێنەیە چی ئەکات ئەمەیە ئەزانم پرسیارەکە زۆر قورسەوە بە مەبەستی بۆ ئەوەی کە حەزەکەم ئێمەش و بینەرانیش بکەینە بیرکردنەوەی ئەوەی کە ژنی هوشیار ئەبێت چی بکا لێرەیە و بە دوای چیەوە بێ چونکە بەلای منەوە ئەو سیاستکردنە یعنی تۆ کە بیر بکەیتەوە لەوەی چی بکەم من لە بەرامبەرم هەڵبژاردنە ئەمە سیاستکردنە بۆ خۆی وایە پێم خۆش لە بیرکردنەوەکانە بێ مەرج نییە جوابی بەڕاستی ینی خۆی پرسیارەکە ینی زۆر خاڵ ئەگرێتە خۆی بەڵام ئێمەی ژن لەبەرەوەی تەجروبەمان ئەزمونمان کەمە لە بواری سیاستکردنە لەبەرەوە لەم خاڵەیە نەمانتوانیوە سەرکەوتن بەدەست بێنین زۆر جار بیرمان لەوە کردوتەوە لە ڕێگەی حیزبەکانەوە توانین کاریگەریمان هەبێ بەڵام ئەگەیتە قەناعەتێک کە ژن لە حیزبە سیاسیەکانە کار بکە لە سایەی بیر و باوەڕێکی باوک سالاریە کارکە ناتوانێت ئەو ڕۆڵی خۆی ببینێ لەبەر نەبوونی پرۆسی دیموکراتی پرۆسەیەکی ڕاستەقینەی دیموکراتی تۆ وەک ژنێک زۆر زەحمەتە بتانی وەک تاک خۆت بۆ پەرلەمان هەڵبژێری بۆ ناتوانانی بۆ نمونە یەکێکی وەک تۆ یەکێکی وەم دەیانی وەک ئێمە هەیە کە بتوانین بچینە پەرلەمانەکانەوە وەکو کەسانێکی بێلایەن ئەتوانین ڕۆڵی خۆمانمان بگێڕین بەڵام ئەم سیستەمە سیاسی کە لە کوردستانە هەیە چی لە کەسایەتی تاکی کورد کردووە ئەگەر تۆ بیری لێ بکەیتەوە خەڵک بۆچی ئەچن دەنگ بەم حیزبانە ئەدەن لەبەرەوەی زۆر ڕۆ بەسراونەتەوە لە ڕۆی ینی بەرژەوەندیە ئاوریەکانەوە بەسراونەتەوە بۆ حیزبانە کەواتە ئەگەر سیستەمێکی سیاسی تاکەکانی خۆی کردبێ بە کۆیلە ئەو کاتە کەسێکی وەکو تۆ یا وەکو من یا دایانیکە بچن خۆیان تەرشێککەن بۆ پەرلەمان ناتوانن دەنگ بێن چونکە بەرژەوەندیان لەگەڵ ئێمانە کەواتە بۆ ئەوەی کۆمەلگا بەم شێوە بەردەوام بێ پێویستە کۆمەلگایەک بێ بێهۆشیاری بێ جا تۆ دەستەڵاتێکت هەیە تاکی کۆمەڵت بێهوشیار پەروەردەکات چونکە پێویستیان بە تایکێکی بێهوشیار هەیە بۆی نتوان ڕوبەڕووی ئەم دەستەڵاتە ببنەوە کەواتە بۆ دروستکردنی تاکی هوشیار ئەمە ئەرکێکی گەلێ گرانە هەروکوتم بەڕای من ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە یەکسانی خوازەکان حیزبە چەپەکان بزوتنەوە چەپەکان تاکەکان ئەتوان ڕۆڵیان هەبێ لە هوشیارکردنەوەی خەڵکی بەڵام لەبەرەوەی لە وڵاتی ئێمە وڵات ناتوانین بڵێ وڵاتێکی تەواو دیموکراسی لەگەڵەوەی هەر بژاردن هەیە بە حساب ینی ئازادانەیە بوار نادەن بەم گەشەی هۆشیاریە لە ناو خەڵکا دروست بێ یعنی بۆ نمونە زۆر جار هەمومان ئەڵێن ژنان لە هەفتاکانە باشتر هەتاوکو ئێستا لەگەڵەوەی ئەگەر سێکە ژنان ئێستا لە زۆر بوارە ینی لە زۆر بوارە پێشکەوتون لە زۆربەی شوێنەکانی کار ژن ئەبینی بەڵام ئەو ژنانەی کە ئەیبینی لەو شوێنانە کەسانێک نین هەست بە بوونی خۆیان بکەن وەک تاکێک وەک مرۆڤێک
لە هەمان کاتا دروستکردنی هۆشیاری تەنیا لای ژن کافی نیە لە کۆمەڵگایە، بەڵکو دروستکردنی هۆشیاری لە ناو تەواوی کۆمەڵگایە، لە ناو پیاوەکانە. بۆیە بەردەوام من بیر لەوە ئەکەمەوە کە هۆشیارکردنەوەی کۆمەلگا بە هەموویەوە بە پیا و بە ژنەوە. تۆ چی لە ژنێکی هۆشیارەکەی لە ناو 15 پیاوی ناهۆشیارە؟ کەواتە کارکردن بۆ هۆشیارکردنەوەی ئەبێ ڕوو بکاتە تەواوی کۆمەلگا بە پیا و ژنەوە. بۆ نمونە لە وڵاتی سویدە ئەوانەی کە لە پەرلەمانە لە کۆتایی 1990ەکانە پێشنیاریان کرد کە ژن بێت دەنگدان بکە، پیاوەکان بووم نەک ژنەکان بووم. کەواتە ینی ژن لە پەرلەمانە نەبوو، بۆیە هەر پیاوە ئەو پیاوە یەکسانی خوازانە بوو وتیان ئەبێ ژنیش بەشداری بکە لە هەڵبژاردنەکە. کەواتە ئێمە لێرە پێویستیمان بەڵام ڕێوازخان بە پیاوی ڕۆژخان فشاری سەرجادە پێیکردن وەنیە، چونکە ژنان لەو لە کۆتایی سەدەی 90 و سەرەتای سەدەی 20 خۆپیشاندان و ناڕەزایەتی فراوان و پێکێنانی ڕێکخراوی لە سیاسی و لە پیشەیی و لە جەماوەری و لە کرێکاری و هەموو ئەمانە ڕێکخراوی تایبەت بە ژنان و ئەمە چەندین ساڵی خایان ئەم خەباتە ئەوە تا وەنیە هەتا توانیان ئەو مافە بەدەست بێنن و سیستەمەکان با بڵین مەجبورکەن، پەرلەمانتارەکان مەجبورکەن کە ئەگەر پیاو بنیا ئەو کاتە پیاو ببێتن مەجبورکەن بەوەی دان بنێن بەو مافانە. بەداخەوە ئێمە وردە وردە کاتەکەمان بەرەو نەمانە ڕوا، چونکە بەشی دووەمی بەرنامە بینەرانمان ڕاگرتووە. من پێم خۆش بوو ئەگەر زۆر بە کورتی بۆ ئەوەکو آخر پرسیارە یا ئەم آخر شت باسەکەم ئەویژەوەیە کە خەبات بۆ یەکسانی و لەوانش خەبات بۆ بەشداریەکی کاریگەرانە لە سیاسەتە بۆ ژنان. بەڕای ئێوە مەسەلەیەکی سیاسیە یا مەسەلەیەکە ئەبێت دوور لە سیاسەت وەکو هەندێک باسیەکەن ڕووبات؟ بەڕای من یەک بەشێکە لە مەسەلەی پرۆسی دیموکراتی، بەشێکە لە مەسەلەی مافی مرۆڤە، چکە ژن مرۆڤە وەکو پیا ئەبێ مافەکانی هەبێ و لە هەمان کاتە مەسەلەیەکی سیاسیە، مەسەلەیەکی ئابووریە، مەسەلەیەکی کۆمەڵایەتیە کە ئێمە باس لە مەسەلەی ژن ئەەکەین بە یەک لایەنەوە ناتوانین بێبەستینەوە. لە هەموو بوارەکانە ئەبێ ژن کاریگەری خۆی هەبێ، هەروکو پێشتر باسمان کرد ئەگەر لە بواری کۆمەڵایەتیە، لە بواری ئابووریە، لە بواری پەروەردەیە ڕۆڵی نەبێژن ناتوانێت بۆ پێژیا سەرکەوێ بتوانێت کاریگەری هەبێ لەسەر دیاریکردنی سیاسەتی حکوومەتەکان و دیاریکردنی ئەو یاسانی کە ئەبێ لە کۆمەلگایە پەیڕەو بکرێت. بەڕای من مەسەلەی ژن ئەبێ کاری بۆ بکرێت لە هەموو بوارێکە، یعنی زۆر جار ئەڵێم وەکو تۆڕی ماسی وایە، تۆ ناتوانانی بەس لەیەک پەتا ئیشی بۆ بکەیت، ئەبێ لە هەموو بوارەکانە ئیشی بۆ بکەیت، لە هەمان کاتە تەنیا لە ناو کۆمەڵی ژنانە ئیش نەکەی بەڵکو لە تەواوی کۆمەلگا ئیشکەی بە پیاوان و ژنانەوە، بێ پیاوانیش ئێمە ڕاکێشین بەلای خەباتی خۆمانە، تێکۆشانی خۆمانە بۆی بتوانین کاریگەریمان زیاتر هەبێ بۆ جێبەجێکردنی مافەکان و بەدیهێنانی کۆمەلگایەکی یەکسان لە نێوان هەموو. ئەگەر زۆر بە کورتی بی لە مەسەلەی خەبات بۆ یەکسانی ژنان و بۆ پچڕاندنی مافەکانی ژنان و بۆ بەهێزکردنی پێگە و جێگەی ژنان، هەروەکو ئێوە ژوتان مەسەلەیەکی سیاسیە، ناتوانی لە سیاستکردن جیای کەیتەوە، بۆیە خەبات بۆ چوونە نێو پێگەی سیاسیەوە بەشێکی گەورەیە لەم ڕەنجە کە ژنان ئەبێ بەردەوام بیەن. من دووبارە سوپاسی بەشداربوونتەکەم مادوم کردی. ئەمە لەم بەشەی یەکەما پێشەوەی کۆتایی پێبێنم بینەران لەگەڵ ئەو پرسیارە بەڕاستی بەجێ بێڵم کە لە هەڵبژاردنەکانی ئێستەی کوردستان و عێراق کاتێ بەرەوڕووی کاندیدەکانە بیتەوە چۆن بیرەکەیتەوە، ئەو دقەیە کە بیرەکەیتەوە، ئەو دقەیە کە ئەتەوێ بڕیار بەی چیەکەی سیاستکردنە بە بڕوان، سیاستکردنە وەکو تاکێک، سیاستکردنە وەکو ژنێک کە هەمیشە بە دوای ماف و خواست و ئامانجەکانی خۆتەوە بی، هەم وەکو تاک هەم وەکو بەشێک لە توێژ و چینێکی کۆمەڵایەتی. و لەگەڵ ئەوە بەجێتانە هێڵم ئازیزانم، دووبارە سوپاس بۆ میوانەکەم ڕێواز ئەحمەد بانی خێڵانی
سپاس بۆ ئێوە لەگەڵمان بن وەکوتم بیرتان نەچێ بەشی دووەمی بەرنامەکە بەشێکی زۆر گرنگە دووبارە هەروەگەم بەشە لەگەڵ بەهار شوکریە منزر سەبارەت بە کەمپینی ناوی من ناوی دایکمە گفتوگۆ ئەکەین دوای ناوبڕێکی کورت دێنەوەلاتان لە بیرتان نەچێ دووبارە لایکی کەناڵی یوتیوبەکەمان بکەن و لێەوە متابعە بکەن سپاسدانەکەم.